مردنی 4 کەس بەهۆی نەمانی ئۆکسزین لە نەخۆشخانەی ڕزگاری لە هەولێر خەڵاتی ڕۆژی عەرەفە و بەرەو جەژنانەی حکوومەتە چاکسازی خوازەکەی هەرێمە کەسوکاری توشبوانی کۆڕۆنا سکاڵا لە نەبوونی ئۆکسزین دەکەن و دەڵێن کەسوکاریان بەهۆی نەمانی ئۆکسزینەوە لە سەرەمەرگدان. 18 جەنازە ڕۆیەت لە سبەینەوە ئەوەی هەموو جێم لێوارە لە کارمەندەکانیان دەرجێنەوە ئۆکسزین کاکە لە دەری هەیە بەس باشە هۆکارەکەی چێ لە ژۆرە نییە هەموو لە دەری هەر کەس لۆ خۆسی دەدەنێ بەس باشە خێرخوازەکەین ئێمە قڵەکمان وەرگرت لە خێرخوازەکی خوا خێرام نووسی حکوومەت تا کەیت چاوی لەدەست خێرخوازیان لە سەعات 6ەوە تەلەفۆنمان لۆ کرایە لە خێزانمە برێ کوڕە چشم لەگەی داخلی بووە سەعات 6 تەلەفۆنی کرد گوتی بابە ئۆکسیجن نمایە هەموو هاتی لە دەرێک ئەو شارەمان هەموو ئەوە کردیە گەڕاینە سوڕاینە بتلەکمان پیا کردیە چوینە ئیدکەش بکرد بە پارەی خۆمان لە سعات 9 تقریبا هاتمە ژوورەوە گوتیان ئۆکسیجن نماوە و پڕەبڕ بە جیازی داکمەینەیتەوە ئۆکسیجن نماوە هەتا چیم ئۆکسیجن بە 3 زەلای مەرناجێ بەخوا بەتەنە یارم گوتی وەختە پشتما بتەقی خوا خێرام نووسی دوو نەفەریان یارمەتیان داهێنا 11 کەسیان کوشتە بەزم ئەوەی ئۆکسیجنی بەڕێوەبەری نەخۆشخانەی ڕزگاری لە جێی داواکردنی ئۆکسزین داوای لە هێزەکانی زێرەبانی کرد کە بگەنە نەخۆشخانەکە و دۆخەکە کۆنتڕۆڵ بکەن هاوکات سەرڕای ئەوەی پشتڕاستی کەمی ئۆکسزینی لە نەخۆشخانەکە کرد بەڵام ڕەتی کردەوە بەهۆی نەمانی ئۆکسزینەوە ئەو هاوڵاتیانە گیانیان لەدەستدا بێت. ئەم بەیانیەی کێشەی ئۆکسیجین دروست بووە لە نەخۆشخانەکەمان نەخۆشخانەی ڕزگاری بەڵام ئەمە دڵنیاتان دەکەینەوە کەوا هیچ کێشەی ئۆکسیجین نییە لە نەخۆشخانەکەمان هەر هەموو نەخۆشەکان لەسەر ئۆکسیجین فەروە دەکاتن ئەمە هەندێک جار کێشەی ئۆکسیجین دروستبی ئێمە بە نسبەت سۆرسی ئۆکسیجین کە مەزدەری ئۆکسیجین لێمان دێ دوو سۆرسمان هەیە یەک ئۆکسیجینی سائل شل کە دێتن لە سلێمانی دێتن لە کارگەکەی لە سلێمانیە دوو ڕۆژ جارێک بۆمان دێتن بە تانچی دێتن لە ناو تانچی دەدێ پڕ دەکرێتەوە دەستە ناو نەخۆشخانەکەی بە سنترال مرکزی لە هەروەهاشدا ئەمە ئۆکسیجین قەنانیمان هەیە بە قەنینەش دەدرێتە نەخۆش ڕۆژانە و گرفتەمان هەیە دڵنیاتان دەکەینەوە کە ڕۆژانە گرفتی ئۆکسیجینمان هەیە چونکە لە بۆی سەرفیاتی زۆرە. لە سایه حکومڕانی ئەم حکوومەتە هاوڵاتیان هەر ڕۆژە و بە تراژیدیایەک گیان لەدەست دەدەن ڕۆژێ لە تاو نەبوونی و نەداری خۆیان دەخنچێن و دەسووتێنن ڕۆژێکیش بەهۆی نەبوونی ئۆکسزینەوە گیان لەدەست دەدەن. ئیدی هاوڵاتیانی ئەم هەرێمە چاوەڕوانن تا بزانن ئەم حکوومەتەیان بە چ جۆرێک مەرجیان بۆ دەکاتە خەڵات. ئەم حکوومەتی هەرێمە نەدەتوانێت موچەی موچەخۆرانی دابین بکات نە ئازادی و ئاسایشی بە هاوڵاتیان بەخشیوە و نە جەژنانە و نە موژدەیەکی خۆشیشی پێیە تەنانەت ناتوانێت ئۆکسزینی پێویست بۆ نەخۆشەکان دابین بکات تا هاوڵاتیان بە بەرچاویانەوە ئازیزانیان لەدەست نەدەن. هاوڵاتیەکیش نووسیویەتی ئەم حکوومەتە لە هەموو سێکتەرەکان شکستی هێناوە بەڵام بەداخەوە بەرپرسەکانی بوێریان نییە شکستەکەیان ڕابگەن و دەیانەوێت بە ژاوەژاوی ئیعلامی مکیاژی بکەن. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.